دێربی هەولێر لە نێوان هەولێر و پێشمەرگەکەی لا کەشێکی سارد و باراناوی لەرگەی فەڕەنسۆ هەریری بەڕێوە چوو. لە سەرەتاوە یاریزانانی یانەی هەولێر مەترسیان خستە سەر گۆڵی کوڕانی پێشمەرگەی هەولێر. هێرشەکانیان ئاکامێکی باشی هەبوو بۆ یانە زەرد پۆشەکە کاتێک لە خولەشی چواردە لە لێدانێکی جێگیر بارزان شێرزاد تۆپێکی بۆ ئیڤانی هاوڕێی بەرز کردەوە و ئەویش بەسەر کردی بە گۆڵ. یاریزانانی پێشمەرگەی هەولێر وەڵامیان بۆ گۆڵەکە هەبوو بە کۆنتڕۆڵکردنی تۆپ و دروستکردنی مەترسی لەسەر گۆڵی دیدار حەمێد بە تایبەت لەلایەن شوان مامۆ، بەڵام تۆپەکان هێڵی گۆڵی نەبڕی. لا نیوەی دووەم یاریەکە پێشمەرگەی هەولێر زیاتر هەوڵی یەکسانی دەدا بە زیادکردنی ڕێژەی یاریزانانی لە نێو یاریگەی هەولێر. لە بەرامبەردا هەولێر بە هێرشە هەڵگەڕاوەکانی زۆر نزیک بوو لە زیادکردنی گۆڵی دووەمیش، بەڵام ئەحمەد بەشاری گۆڵپارێز ڕێگەی نەدا ئەنجامەکە گەورەتر بێت و یاریزانانی پێشمەرگەی هەولێریش دوای هەوڵێکی زۆر بە گۆڵی یەکسانی نەگەیشتن و یاریەکە بە گۆڵێکی پاک بە سوودی یانەی هەولێر بە کۆتا هاتوو. یەکەم سەرکەوتنی لە وەرزی نوێ دەستە بەرکرد. زۆر گۆڕانکاری کە لە بەرنامەیمە کەەوە هەفتەی دامان ناو ڕووی لە ئەویش بەهۆی ئەو کەش و هەوا و بارانەی کەوا توانی ینی هەندێک لە ئاستی یاریزانەکانمان وەکو پێویست نەبوو و ئەو فرسانی کە نەماتوانی استقلالیکەن زیاتر هۆی دەگەڕێتەوە سەر ئەو مەسلەی و باران و جێوی مەلعەبەکەی بوو. فەریقی پێشمەرگەش فەریقەکی گەورەیە، فەریقەکی باشە، بەڵام ئێمە توانیمانکەوە بە پشتی خوا و یاریزانەکان و یاریەکە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبین. دەتوانم بڵێم ئاستێکی باشمان نیشاندا بە تایبەتی پشتمان بز بە هێرشی پێچەوانە، یعنی ئەوە ژوای کرد چەند جارێک ینی دەرفەتی گۆڵکردنمان بۆ بڕەخسێ، بەڵام ئەگەر بێت و یاریزانان پەلەیان نەکردبا پێم وا بوو دەمانتوانی لە گۆڵێک زیاتر تۆمات بکەین. کە هاتیم ناو کەشوهەوا یاری بە قەناعەتی من ئەو ئەدای ئەو شتانێک کە ئیشمانە سەر کرد هەتا حەدێک تانیمان ئوسلوبی خۆمان فەرزکەین لەسەر هەولێر، بەڵام هەولێر توانی لە کوڕەشی سابتە گۆڵێک تۆمار بکە. گۆڵەکەش تقریبا هەتا حەدێک یعنی وەکو برێ شپڕزەی بە یاریزانەکان، هەرچەندە لە تۆپی پێ زۆر جای ئیشمان لەگەڵ یاریزانەکان کردیە کە گۆڵ یان کە گۆڵ دەکەی ئەدای فەریق هەر سابت بیت. بەم شێوەیە هەولێر بە سێ خاڵ لە پلەی پێنجەم جێگیر بوو، بەڵام تەنها دوو یاری ئەنجام داوە. پێشمەرگەی هەولێریش بە 4 خاڵ لە خانەی دووەمدایە، بەڵام هەفتەی داهاتوو پشوو دەبێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.